زیاتر دەمەوێت لەسەر گوتاری سیاسی کوردایەتی ڕاوەستم. ئەو گوتارە لەکوێوە چۆن گەڵاڵە بوو، لەکوێوە سەرچاوی گرتووە، ئەو گوتارە بۆچی تاوەکو ئێستاش بەردەوامە و زیانەکانی چ بووە، سوودەکانی چ بووە. ینی ئەوانە ئینسان دەتوانێت گفتوگویان بکە و من هەوڵ دەدەم بابەتەکە زۆر درێژ نەکەم، من زۆر قسە نەکەم، ئەمەوێ من فکرە گشتیەکان بدەم، ئەو فکرە گشتیەکانەوە دوای پرسیار و گفتوگۆ بکەین. من پێم وایە ئەو بابەتە گفتوگۆی زۆر هەڵەگرێ، چونکە قسەکردن لەسەر کوردایەتی تاوەکو ئێستا ئەوەی کە کراوە زیاتر پیاهەڵدان بووە، ئێمە زیاتر پیاهەڵدانمان بینیەوە. بەڵام خۆشبەختانە لەو چەند ساڵەی دواییدا بەتایبەت لە 10 ساڵی ڕابردوودا دەتوانین بڵێین گوتارێکی تر فۆرمولە دەبێت کە ڕەخنە لە کوردایەتی دەگرێت، ڕەخنە لە گوتاری سیاسی لە فکری کوردایەتی دەگرێت. ئەوەش پێویستی بە گفتوگۆی زیاتر هەیە، لەوانەیە ئەو ڕەخنەیە ئەو هێڵە ڕەخنەگرە تاوەکو ئێستاش نەیتوانی بێت فۆرمێکی تەواو بەخۆی ببینێت، یان فۆرمی خۆی کۆتایی بگرێت. هەرچەند لە مەسەلەی فکردا شتێک نییە بە ناوی کۆتایی، بەردەوام دەبێت لە نوێ بوونەوە لە خۆ تەیاردانەوە بێت. بەڵام خۆشبەختانە ئەو گوتارە دەرکەوتووە و کۆمەڵێک گەنجی زۆر جەری بەتوانە دەرکەوتون کە ئەو گوتارە ڕەخنە دەکەن و لەسەر ئاستی شەعبیشدا ئەمڕۆ لە بەتایبەت لە کوردستانی عێراقدا ینی سیمبۆلەکانی کوردایەتی ینی وەکو پێشوو ناپەرسترێن. ئەوانە هەموو نیشانەی ئەوەن، یانیش دەرەنجامی ئەوەن کە ئەو گوتارە فەشەلی هێناوە. ئەو گوتارە ئیتر دەبێ زیاتر قسەی لەسەر بکرێ، ڕەخنەی بکرێ، هەم لەسەر ئاستی ڕۆشنبیری و لەسەر ئاستی سیاسیش، لەسەر ئاستی ڕێخستنی سیاسیش دەبێ پێداچوونەوەیەک بە گوتاری سیاسی ڕێکخرا و ئەحزابی کوردیدا بکرێت. لەو چوارچێوەیەدا دەمەوێ لێرە گفتوگۆیەک بکەین، لەوەی زیاتر کە من قسە بکەم و مەسەن بە ڕێزانتان گوێ بگرن کە لەو بواراندا زۆر بەڕێز کە لێرن لەوانەیە لە ئێمە شارەزاتر بن. بۆیە من دەمەوێت بە کورتی باسیەوە بکەم، وەکوتیشم زۆر ناسمە ناو تەفاسیلەوە بۆی لە گفتوگۆ و پرسیارەکاندا بتوانین بچینە ناو وردەکاریەکانەوە. من پێم وایە ئەو بزوتنەوە سیاسی کە بە کوردایەتی ناسراوە لە چلەکانی سەدەی ڕابردووە فۆرمی حیزب و ڕێکخراوی سیاسی بەخۆیەوە بینیوە، گوتارێکی ناڕوونی هەیە، گوتارە سیاسەکەی زۆر ناڕوونە و ئەو گوتارە لەسەر بنەمای واقعی سیاسی کوردستان بەگشتی و کوردستانی عێراق کە بابەتەکەمان زیاتر هەوڵدەم لەسەر کوردستانی عێراق قسە بکەم. من بۆیەش دەڵێم کوردستانی عێراق ئێستا لە نەوەتەکان بەدواوە لە لێرە لەو پارچەی کوردستاندا، لەو بەشەی کوردستاندا چەمکی باشووری کوردستان بەکاردەهێنرێ کە ئەوەش زیاتر لەژێر کاریگەری گوتاری پەکیکەدا بووە، هەتا ئەو حیزبانەی کە باوەڕیان بەوە نییە کە خیتابێکی پان کوردستانیشانیان پان کوردیشانە بیان نەیان بووە، ئەو چەمکانە بەکاردێنن. بەڵام من ئەو چەمکە بەکارنایانم.